مۆسکۆ و تاران و ئەنکەرە دانیان ناوە بەوەی کۆبوونەوەکانی ئاستانە بەشداریەکی گرنگیانە بۆ لە هێنانە ئارایی ئاشتی و سەقامگیری لە هەندێک بەشی سووریادا. ئەمە سەنگی سەرەکی ڕاگەیاندنە هاوبەشەکەمانە کە لە ئەنجامی وتوێژەکەمان ڕێکەوتوین لەسەری، یانی ئەو ناوچانەی لە ڕیزبەندی یەکەمماندا دەبن بۆ هاوکاری ئایندەیمان لە نێوان رووسیا و تورکیا و ئێراندا کە ڕۆڵی پێشەنگیان هەیە لە کاروباری سووریادا. ئامانجا تایبەتەکانی خۆمان دیاری کردووە و هاوکاری نێوانیشمان لە کۆبوونەوەی ئاستانەدا ڕەنگ دەداتەوە. لەم کۆبوونەوەی سوچی لە رووسیا هەرسێ سەرۆک جەختیان کردوێتەوە لە پەرەپێدانی هاوکاری و پەیوەندیەکانی نێوانیشیان. هاوڕام لەگەڵ سەرۆک پوتیندا سەبارەت بە هەبوونی پێویستی بۆ پێکانی ئامانجەکانمان وەک لەگەڵ سەرۆک ڕوحانی پێکەوە قسەمان کرد، هاوڕاین لەسەر ئەوەی پێویستە پەیوەندیەکانمان لە هەموو بوارەکاندا فراوان بکەین. ئەگەرچی پێشتر و هاوکاتی سەرکەوتنەکان بەسەر داعشدا لە عێراق و سووریاشدا ئێران جەختی دەکردەوە لەوەی شەڕی دژی تێرۆریزم کۆتایی پێهات، بەڵام سەرۆکی وڵاتەکە لە کۆبوونەوەکەی سوچی ڕایکی تری هەبوو. شەڕی دژە تۆریزم هێشتا کۆتایی نەهاتووە، لەژێر هەر بارێکدا بێت نابێت سەرکەوتنەکانی ئەم دواییەی دژی دەوڵەتی ئیسلامی سەرنجمان لا بدات لەسەر مەترسی تەکفیریەکان لە سووریا و لە ناوچەکەشدا. سەرۆکی ئێران لە رووسیاوە پەیامێکی دژە ئەمریکا دەنێرێ بۆ وڵاتانی ناوچەکە. هەندێک وڵات کە دوای ئەمریکا و ڕژیمی زایۆنی دەکەون لە ناوچەکەماندا هانی دابەشبوون و جیاوازی دەدەن لە نێو وڵاتاندا، ئەو ڕێبازی شەرەنگیزانەیان تایفەگەرایی و تیرەگەرایی بە دوای خۆیدا دێنێت. جیاواز لە تورکیا، رووسیا و ئێران پشتیوانە سەرەکیەکەی ڕژێمەکەی بەشار ئەسەدن لە کاتێکدا وەک شیکەرەوە دەڵێن هەر سێ وڵات خاڵی هاوبەش و خاڵی جیاوازیشان هەن. هەر سێ وڵات بە شوێن چاودێریی هاوبەشتان لە ناوچەکە بۆ هێورکردنەوەی ڕەوشەکە لە ئیدریب و ڕێگەگرتن لە تورکیا لەوەی ڕاستەوخۆ لەشکریانە بەرەنگاری حکوومەتی سووریا و هەروەهاش هێزا کوردیەکان بێتەوە. هەر بۆیە پێویستە پشتیوانی لە پرۆسەی سیاسی بکرێت لە ڕێی فشارخستنە سەر هەموو لایەنە پەیوەندیدارەکانەوە. ئەگەرچی بڕیار بوو ئەم کۆبوونەوەی سوچی ڕۆژی 18 مانگی 11 بکرێت، بەڵام دواخرا چونکە تورکیا بە توندی بانگێشکردنی کوردی بۆ ئەو کۆبوونەوەی ڕەت کردەوە. حکوومەتی تورکیا هەر زۆر نیگەرانە لەسەر ڕۆڵی لایەنە کوردیەکان لە باکووری سووریا. حکوومەتی تورکیا بە ئاشکرایی باسی لە شیانی کشانەوەی کردووە لە هەر جۆرە ڕێکەوتنێک ئەگەر بێت و رووسیا و ئێران نیگەرانیەکانی نەڕەوێننەوە. لە کۆبوونەوەکەی ئۆپۆزیسیۆنی سووریاشدا لە ڕیاض، کورد وەک لایەنێکی ئۆپۆزیسیۆنی سووریا بانگێژ نەکرا بوو، هەرچەندە داواکانیش زۆر بوون بۆ بەشداری هەموو لایەنەکان و هەروەهاش بۆ بڕیاری هاوبەش. هیچ چارەسەریەک نایەتە ئارەوە بۆ سووریا بەبێ ڕێکەوتن و هاوڕایی سووریەکان لەسەر بنچینەی خواستی خەڵکی سووریا بەو شێوەی لە ڕێکەوتنی ژنێوی یەکدا هاتووە. لەگەڵ هەبوونی ناکۆچی بەرچاو لەو کۆبوونەوەی ڕیاضدا، بەڵام یەکێک لە بڕیارەکان بەشداری ئۆپۆزیسیۆن بۆ بە یەک شان لە کۆبوونەوەی داهاتووی ژنێڤدا. ڕێکەوتوین لەگەڵ ئامادەبووان لەم کۆنفرانسەی ڕیاضدا لەسەر پێکێنانی یەک شان تا لە کۆنگرەی ژنیڤدا بەشدار بێت. زیاتر لە 140 کەس بەشداری ئەم کۆبوونەوەی ڕیاض بوون و جەختیان دەکردەوە لەوەی نابێ بەشار ئەسەد هیچ ڕۆڵێکی لە سووریای ئایندەدا هەبێ، بەڵام هێشتاش نازانرێ ئایا ئۆپۆزیسیۆنی سووریا دەتوانێت بەرەنگاری خواستەکانی مۆسکۆ و تاران ببێتەوە.